بەناوی خوای گەورە و بێ سڵاوتان لەبێ خۆشەویستانم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دەرەوە یاریگا پێتان شادە بمەوە هەڵبەتە بەرنامەی ئەم جارەمان تایبەت کردووە باستی شیکاری لە کوردستان و هەڵوەستە دەکەین لە سەرێکێک لە چالەکیەکان یەکێتی تۆپی پێی سلێمانی کە لە هەفتەی پێشوودا ئاستا بەکردنەوەی خولێک بۆ هونەری شیکردنەوەی یارەکانی تۆپی پێ کە تێیدا کۆمەڵێک ڕایەنەر و چەند ڕۆژنامەنووسێکی وەرشی بەشداریان تێدا کردو بۆ شەنەوکەوکردنی ئەم بابەتە لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی میوانداری بەڕێز کاوە ئەحمەد سەرۆکی یەکێتی تۆپی سلێمانیمان کردووە کاکاوە زۆر بەخێربەی لە ستۆدیۆکانیشمان لە شاری هەولێر هەڵبەت میوانداری بەڕێز مۆفەق یونس یاریدەدەری ڕایەنەری تۆپی پێی هەولێرمان کردووە کاک مەفەق سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزی شت کاکەوە سەرەتا لە بەڕێزتانەوە دەست پێ دەکەم بیرۆکەی کردنەوەی خولێکی لەو شێوەیەوە لە چیوە سەرچاوەی کردایە بەڕێستان هەستان بە بۆشاییە کرد کە لە شیکردنەوەی تۆپی پێی با بڵێن کوردستانە بەدی بکرێ و هەستان بەکردنەوەی خولێکی لەو شێوەیە پێشەشی بەناوی خوای گەورە بە خێراتنی برای بەڕێزم کاکە مۆفەقەکەم لەڕاستی ئەمە وەکو یەکێتی تۆپی پێی سلێمانی هەڵبەتە کار و چالەشەکانمان لە هەموو بوارەکانە یان ئەتوانم بڵێم نەقسمان نێنەوە وەکو یەکێ لەوانەیە کە ئێمە خولیمان زۆر کردوێتەوەمانە بەڵام خولیشی کردنەوە یعنی بابیڕێن تا ئێستا لە عێراقا نەکراتەوە ئەمە یەکەم جارە لە مێژووی عێراقا کەشتێکی وا بکرێتەوە خۆشبەختانە لە شاری سلێمانی کرایەوە بە بەشداری هەموو ڕاهێنەرانی شاری هەولێری عەزیز و تەنانەت شاری دووەکشیتیا بوو کە شاری سلێمانیشیتیا بوو بەڵام من ئێمە وەکو یەکێتی تۆپی پێی سلێمانی حەزمان کرد کارێکش ئێمە وعدێک بووە هەر کاتی خۆشی کە بووم بە سەرۆکی یەکێتی تۆپی پێی سلێمانی وتمە بێ کار و چالەکیەکانشمان لەگەڵ ڕۆژنامەنووسانش یعنی ئەبێ دەرجیکەین نەکەوە ئێمە هەموو کارەکان بەس بۆ تەدریب و تاحکیم بێ نەخێر ئێمە هەستاین بەو کاری کە ئەم جاریان هەستاین 5 ڕۆژنامەنووسی شاری سلێمانی عەزیزەوەی کەناڵەکان ینی کە فعلی کە حازرن بنکەکانیان لە شاری سلێمانیە ینی کەناڵەکە خۆی لە شاری سلێمانی هەموویانمان بەشداری پێکرد ئەمە بۆ شایەکی گەورەیە توانم بڵێم ئەمە هەموو کەناڵەکانە بینین لە هەموو کوردستان شامل متابعەم بۆ شیکەرەوەی وەرزشیەکانە توانم بڵێم یەکێ لە خاڵەکان ئەو ڕۆژنامەنووسانەی کە ئاچنە سەر تەلەڤیزیۆنەوەمانە کە قساکەن هەڵبەتە من دەزاری خۆیانەوە بیستومە لە ڕۆژنامەنووسەکانشم بیستۆ تەنانەت لە برادەرە ڕایەنەرەکانشم بیستۆ لە کاک مۆفەقوانشم بیستۆ شتێکی زۆر باش بوو چ بۆ ڕایەنەر باش بوو چ بۆ ئەو کەسانی کە لە کەناڵەکانشەوە باسی شیکردنەوەی وەرزشیەکەم بەڵام بزار دەتوانم بڵێم ڕایەنەرەکان بە شێوەیەکی عام من کە گوێم لێگرتن و کە قسەش شخصی لەگەڵ خۆما قسەیان کرد یا ئیسفادێکی زۆر باشە من ئەمە لێرەدا ڕادگرم دەپرسم دیارە با بڵێن خولەکە بە سەرپەرشتێکێتی تۆپی عێراق لێرە بەڕێوە چوو دەپرسم پێداگری ئێوە بوو بۆەوەی کە ئەم خولە بە دەردێڵێ بە شەرەفی شاری سلێمانی ببڕێ یاخود نەخێر یەکێتیەکەی عێراق خۆی شاری سلێمانی دیاری کردو بۆ ڕێچوونی ئەو خولە لە ڕاستیان بەڕێزە کاپتن ڕەمەزان خۆی ئینتیفاقی کردبوو لەگەڵ یەکێتی تۆپی پێی عێراقا من یەکێتی تۆپی پێی عێراق بە سەرۆکایەتی بەڕێز کاک مەلا عەبدولخالق بەڕێز مەلا عەبدولخالق کە سەرۆکی یەکێتی تۆپی پێی عێراقا هاوکاری هەر چوار شارەکەی ئینشەڵڵا هەڵەبجەی شێتێتە سەر لەم پەتەیە ئاڵێن یەکێتی تۆپی پێی سەربەخۆیەکی خۆیە بێت بەتوانم بڵێم ئینسیجامێکی باشەیە وەکو من وەکو مام و برازا مەعامەلەمانەیە بێکەوە وەکو مامی خۆم یعنی دایمەن مەعاملەکە دایمەن هەشتێکم بێ لە ڕێگای بەڕێز مەلا عەبدولخالقەوە بۆ شاری سلێمانی توانیوە بیسترم تام دقیقە قسە لەگەڵ جەناب تاکەم بەڵام ئەمەیان ئەم کاپتن ڕەمەزانە لەگەڵ جێگری سەرۆکی یەکێتی تۆپی پێی عێراقا قسەی کرد و لەگەڵ عەلی جەبارە منش کە قسەیان لەگەڵ من ناکرد تقریباً توانم بڵێم 10 ڕۆژێ پێشەوە قسەیان لەگەڵ من ناکرد من پێم وتم ئەگەر جوابم بانەوە ویستان گەڵاڵە بوو ئیشەکە 3 ڕۆژ پێشەوە 4 ڕۆژ پێشەوە پێم بڵێن لەبەرەوەی ئامادەکاریەکی باش کەم لەوانەیە من داوای دەبردنشەکەم لە کاک مۆفەق و هەموو ئەو کەسانەی کە بەشداریان کردووە ڕاهێنەرەکان و چێت ڕۆژنامەنووسەکان ئەگەر کەم و کوڕێک لە یەکێتی تۆپی پێی سلێمانیە هەبوو بێ بەرامبەر بەو دەورێ ئێمە کەم و کوڕەکەمان هۆکارەکەی بووە بوو 2 ڕۆژ پێشەوە پیان وتین ئەوە بوو ئیتر لە ڕێی تەلەفۆنە بە شخصی خۆمیان وت و بە برادەرانی یەکێتی تۆپی پێشم وت ئاگارم کردنەوە کە ئەو دەورەیەتە سلێمانی خۆشبەختانە ئێمە بەدەنگەوە چووشن ئەتوانم بژڵم کەم و کوڕەکە چەند ڕۆژی خەیان کێ بەشداری تێدا کرد وڵا ڕاهێنەرەکان بەشداریان تیا کرد بە شێوەیەکی ئامەتوانم بڵێم ڕاهێنەرانە پۆلێن کران یاخود چۆن ینی ئامادە بوون لەو خولەدا من خۆتان دەستنیشانتان کردن یاخود یەکێتی تۆپی عێراقی نەخێر بەشداریکردنەکە چۆن بوومە خۆی ڕاهێنەرەکان خوان ئیسیزامێکی تاویانە بۆکو کاک مۆفەقوان هەر بە طریقی خوان یعنی مەقسەدی بە طریقی خوانەوە لەگەڵ کاپتن ڕەمەزان ئینتیفاقیان کردووە کە شتە ئەبێت بەڵام خۆشبەختانە مەقسەدینەوەن تەگەرەکە لای کاک مۆفەقوان و خۆشبەختانە هێشتێنە بۆ سلێمانی بۆیە لە هەولێر بۆیە لە دووەک بۆیان خۆشبەختانە زۆر بوون ئەتوانم بڵێن تقریبا 18 ڕاهێنەر بەشداری کرد 18 ڕاهێنەر بەڵام من لێرەوە حەزەکەمەرە ئەوە پەیامێکمە بۆ ڕاهێنەرانی شاری سلێمانی و کە تەنان بۆ هەموو کوردستان ئەگە خولێکی واکرا لە هە شارێکا بێ
بچن باشترە هەش کەسێک ئەگەر مەحاضرێک بێت باوەڕتان بێت مەحاضرای هەر چۆنە بێ گەر دێڕێکش بڵێ لەوانێت تۆ شتێککە نەبیست بێ من ئێستا دەوری تاحکیمی خۆمی کەمەوە خۆم مەحاضرم لە دەوری تاحکیمیان بەڵام ئەگەر جەنابی بێ بەیانی دەورێکی تاحکیمی بکەیتەوە گوێ لێگرم لەوانێت تۆ شتێ بڵێ من نەمبیست بێ یان نەمزانی بێت ئەوە لێ فێرە بم بەڵام خۆی خۆشبەختانە من ئەتوانم بڵێم ڕایەنەرانی شاری سلێمانی سستن لەو کارەیە زۆرینەی بەشداری نەکردەوە بەڵام بەشێکی بۆ ناگەڕێتەوە ینی ئامادەی نەئامادەی ئەوانەی کە با بڵێن بەشدار نەبوون لە خولەکەدا ئەوە بۆ کە نیانبیست بێ خولێکی لەو شێوەیە ئەوە هەرچی یەکێتی تۆپی سلێمانی نییە و ڕایەنەران ئاگادار کاتەوە لەوەی خولێکی لەو جۆرە بەڕێوە دەچێت ئێمە تەزاروبەکەمان لەوە بوو من وەکو ئاماژەم پێ تەزاروبەکەی من ڕۆژە پێشەوە دوو ڕۆژ پێشەوە زانیمە ینی فریان نەکەوتین باوەڕێ بێت تەلەفۆن ینی بە تەنانەت خۆم وەکو سەرۆکێکی تۆپی پێ سلێمانی هەر چوار ئەندامەکە یەکی کۆمەڵی کەسمان گرتە ئەسوی خۆمان و کە تەلەفۆنیان بۆ بکەین ئیترەوانەی من کە تەلەفۆنەکانم بۆ کردوون جوابیان نامەوە بازیشانەیە بەشداریان نەکەوتیان ناتوانین و مەجالمان نێ ئەمانە ئیتر خۆیان گرێکان لەسەر خۆیان بێ ئیتر ئێمە 5 و 6 تەقسیمان کردوون زۆربیان نەبوو خولەکە بۆ چەند ڕۆژێکی دی دواخرێت تاوەکو زۆرترین کەس تێدا سوودمان مەصرفەکەی زۆری تێچێ مەصرفەکەی زۆری تێچێ دوای ئەو موعیدی تیارە هەیە ئەو موعیدی تیاری بڕیوە فەرڕۆژ یۆنگە بگاتەوە ئەبێ بچێتەوە بەسرە هەفتەی جارێک بینی بەسرا سلێمانی وەکو من بە گوێرەوە زانیاری کە لای منە ئەبێ هەفتەیەکە چاوەڕێ بکاتەوە تا سەری تیارەکەی فزولی نەبێت تێچۆکەی شێ بوو کێ دابینی کرد گەر فزولی نەبێت تێچۆکەی کێ دابینی کرد وڵات تێچۆکەی من نەتوانم بڵێم جزێکی یەکێتی تۆپی پێ سلێمانی قسە سەرشانی خۆی ئەم خولە ئێستا بودجێ هەیەشێتی تۆپی سلێمانی ئێستا پێتەڵێ من بە ئامانەتشەوەڵێ من هاوکارێکی باشە کرێم لە دیوی دەرەوەی نەکە وەکو یەکێتی تۆپی پێی کوردستان وەکو یەکێتی تۆپی پێی عێراق هەردووکیان جوان لێمە منەوە ساڵێک و 4 مانگە سەرۆکی یەکێتی تۆپی پێی سلێمانیم دینارێکم وەرنەگرتووە وەکو نەسریە وەکو معاشش ئەگەر باسیەکەن معاشەکەمە ڕووی مەجلیسی نییە کە باسی کەم نەمکەناەوە دوو معاشم وەرگرتووە دوو معاشم وەرگرتووە ساڵ دوونیەکە حەزەکەی ڕقەمەکە ژەڵم 125,000 دینارە کێشەم نییە یعنی با هەر با ڕقەمەکەش بڵێم کاڵم ڕوو نابیرم بەڵام من بەڕێز کاشێک لاور لە ڕێگای کاجێرشەوە کاجێرش ڕێژکاری وەرزشی کاشێک لاورە بەڕاستی هاوکاریەکی تایی ئەمەی کردووە وەکو یەکێتی تۆپی پێ سلێمانی پشتگیریەکی تایی کردوین و ئەتوانم بڵێم ئەگەر من بڵێم پشتگیریەکانی من لە ناحەی مادی سەرۆکیانی نەورۆز زۆر دامی منی کردووە سەرۆکیانی سلێمانی معنەویان لەگەڵمایە سەرۆکیانی ئاشتی لەگەڵمایە سەرۆکیانی پێشمەرگە لەگەڵمایە ئەو بە معنەویش و تەنان تەجزاتیشی بەعزەجارێ بۆ من ئامادە کردووە سەرۆکیانی پێشمەرگە ئەنی ئەمە کۆمەڵێشت دێ من ئەتوانم بڵم بە عیلاقەتە شخصەکانی بینی خۆم و بینی ڕەفیقەکانشم لەگەڵ نادیەکانە هەیەە ئەتوانم بڵم شتەکانشم نەگەڕێم وڵات کاکەوە کاپتن مۆفاق دووبارە سڵاوت لەبێ دووبارە سوپاسی ئامادەبوونەکەم دەپرسم کردنەوەیان جۆرە خولانە چی لە بنیادی ڕایەنەردا دروست دەکات ڕایەنەر پێویستی بەم شێوە خولانە هەیە تاوەکو خۆی پێ بگەێنێت خی گەورە و میهرەبان پێشەکی زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتەکە ئەم دەرفەتتان بە من بەخشی کە بتوانم لە ڕێگەی کەناڵە بەرەزەکەی ئێوە دەستخۆشی و سوپاسی خۆم بگەێنم بە یەکێتی تۆپی پێی عێراق و برایانی یەکێتی تۆپی پێی لقی سلێمانی کە ئەم ئەرکە گەورەیان گرتە ئەستۆی خۆیان بۆ کردنەوەی ئەم خولە شیکاریە بەڕاستی دەتوانم بڵێم هەرچەندە هیچ شتێک بێکەم و کوڕی نابی بەڵام لەلایەن خۆمەوە کە خۆم وەکو ڕاهێنەرێک زۆر سوودم بینی لەم خولا بە سەرپەرشتی کاپتن وانەبێژی نێودەوڵەتی کاپتن ڕەمەضانە زوبەیدی دووبارە دەستخۆشی لە برایانی سلێمانی دەکەم بۆ لە ئەستۆگرتنی ئەم خولا بەنرخە بەڵێ ئەم خولە تا چ ڕادەیەک کاپتن سوودی بێەوە گەیاند وەکوتم هیچ شتێک لە بەدەردێڵێ لاموو شتێ بزانیت و لە شتێکیش زۆر ئێوە وەکو ڕایەنەر لەم شتە چی فێر بوون کە بکرێت لە ژیانی ڕۆژانەتان و بۆ پیشەکەتان بەکاری بێن و سوودتان پێ بگەێنێت بەڵێ فەرموو بێگومان هەموو خولێک سوود و کەلکی خۆی دەبێت بۆ ڕاهێنەران بۆ ڕاهێنەران بۆ شیکەرەوانی وەرزشی من وەکو ڕاهێنەر یعنی بەڕاستی دەتوانم بڵێم هەرچەندە من خولی دیکەم بینیوە و هەروەها شەهادەی ئاسیاویم بینیوە و محازەرات و معایشەی دیکەم بینیوە بەڵام هەر یەکە و بە ئاستی خۆی کەلک و سوود و ئیستفادەیە بۆ نمونە
چۆنیەتی هێرش بردن منزانی ومە چۆنیەتی هێرش بردن چۆنە لە ناو یاریگا چۆن بە یاریزانەکان دەڵم بەڵام بەو نەوعینا کە لەسەر داتاشۆ یاخود بە داتا پێت دەڵێتن لە چ کاتێک هێرش دەبی لە چ کاتێک بەرگری دەکەی لە چ کاتێک تۆ زیادە عەدەدی دەکەی لە ناو یاریگا لە چ کاتێک یاریزان دەگەڕێنەوە دواوە بۆ نمونە چۆن یاری دەکەی لە 4-4-2 بۆ 4-1-4-1 یاخود چۆنیەتی هێرش بردن بە گشتی چۆنیەتی دیفاعکردن لە کام چوار گۆشەی یاریگا تۆ هێرش دەبی لە کام چوار گۆشەی یاریگا دەتوانی بەرگری بکەی کامەلایەن یعنی زۆر داتای تر کە بەڕاستی هەندێک زانیاری هەبوو زۆر بەنسبەتە من نوێ بوو زۆر سوود و ئیسفادەم لێبینی کەواتە لە قسەکانی تۆ ئەوە دەردەکەوێت مەرجاوەی ڕایەنەر بێهونەری شیکاری بزانێت یاخود نەخێر ڕایەنەر ئەگەر ئەو مەرجەشی تیانە بێ دەتوانێت ڕایەنەرێکی سەرکەوتوی لێ دەربچێت. دەتوانم بڵێم هۆردووچی بەیەکەوە ڕەبتە یعنی ئەگەر تۆ ڕاهێنەرێکی سەرکەوتوبی دەبی بەلای کەمی شتێک بزانی لە شیکردنەوەی یاریەکان ئەگەر تۆ نەتوانی یاریکان بخوێنیەوە بە تایبەتی بۆ جێمی دووەم کەواتە ئەتۆ هیچ نەکرد بەخۆش دەزانی لە دنیای تۆپی پێ جێمی دووەم جێمی ڕاهێنەرانە تۆ ئەگەر خوێندنەوەیکی باشت نەبی بۆ جێمی دووەم ناتوانانی ئەو پلانەی کە هەتا یاخود ئەو سەرکەوتنەی کە دەتەوێت لێتی داوا دەکات چ جەماوەر چ دەستەی کارجێڕی چکە خۆت پێویستە بەسەرکەوی بەدی بێنی. زۆر باشە خۆشەویستان من سەرنجتان بۆ راپۆرتێکی ئەردەڵان محەممەد ڕادەکێشم کە دوای کۆتایەتنی خولی شیکردنەوە کایشێتی تۆپی سلێمانی باوکاری یەکێتی تۆپی عراقی کردبوویەوە بەڕێوە چوو لە شاری سلێمانی بفەرمون. لە شاری سلێمانی کۆتایی هات بە خولێکی شیکردنەوەی هونەری یاری تۆپی پێ بە سەرپەرشتی یەکێتی تۆپی پێی عێراق و بە هاوکاری لقی سلێمانی یەکێتیەکە بە سەرپەرشتی وانە بێژی نەودەوڵەتی ڕەمەزان زوبێدی و یاریدەدەرەکەی نازم جەبار کۆتایی هات بە خولێکی 4 ڕۆژەی شیکردنەوەی یاری تۆپی پێ سەبارەت بە گرنگی خولەکە و شێوازی وتنەوەی وانەکان یاریدەدەری وانە بێژە نێودەوڵەتیەکە بۆ پەیام ڕایگەیاند. پاراسی یەکەم جار لە عێراق و لە شاری سلێمانی بکرێتەوە کە ئەمە خولێکی بەسوود بوو هەموو بەشداربان و بۆ ئێمەش بەسوود بوو زۆر لایانی گرتەوە کە ئەوەیە کە بە چۆن شیکردنەوە بکەین و شیکردنەوەکان چۆن بێت چ کاتێک هەڵی بژێرەوە چۆن مامەڵی لەگەڵکەینەوە ئەو داتانی کە دەستمانەکەوێت چۆن ئاڵگۆڕی پێ بکەین بیکەین بە شتێکی هونەری و ئیسفادی لێ بکەین بۆ ڕاهێنان و بۆ یاریەکانمان ئەوەی ئێمە لەم خولەبینیمان کۆمەڵێک لانی تیۆری بۆ کۆمەڵێک لانی پراکتیکی بوو کە لایانی پراکتیکە بە بەرنامە یەکەم جارە بۆ بە بەرنامە تۆ شیکردنەوە بکەیت خولێکی زۆر باش بوو ئەمە ئاستی یەکە و ئاستی دووژ ماوچکە لە ئاستی دووە بەرنامی زیاتر وە لانی تیۆری زیاتر وەرەگیە. خولەکە چەندین ڕاهێنەری شارەکانی کوردستان و عێراق تێیدا بەشدار بوون کە بۆ ماوەی 4 ڕۆژ وانەکان بە شێوازی تیۆری و پراتیکی دەوترانەوە و ڕاهێنەرە بەشدار بووەکانیش بە گرنگیەوە باز لە خولەکە دەکەن. دەستخۆشی لێچێت تۆپی عێراق دەکەم لە سلێمانی بەڕاستی ئەرچیان کێشا بەنسبەت خولەکە لە هەموو ڕوەکەوە سەرکەوتوو بوو توانیمان زۆرترین سوود وەربگرین لەو خولا لەبەرەوەی یەکەم جارە ئەم جۆرە خولانە دەکرێتەوە یعنی ئەم شەرەفە مەزنەش بەخشرە بە شاری سلێمانی دەتوانم بڵێم هەم بۆ ڕاهێنەران هەم بۆ شیکەرەوانی وەرزشی ئەم جۆرە خولانە زۆر پێویستە ئێمە بەش بە حالی خۆمان وێڕای دەستخۆشی و سوپاسمان بۆ برادرانی سلێمانی زۆر سوود و کەڵکمان لێبینی لە بواری خۆمان کە من وەکو ڕاهێنەر ڕۆژنامەنووسانی وەرزشی بێبەش نەبوون لە خولەکە و 5 ڕۆژنامەنووسی وەرزشی شاری سلێمانیش بەشدار بوون ڕۆژنامەنووسانیش بە هەمان شێوە باز لە خولەکە دەکەن کە بۆ یەکەم جارە بەڕێوە چووە. پێ بڵم یەکێ بوو لە خولە زۆر باشەکان بۆ پێیکە ڕۆژنامەنووس کەمتر بەشداری لەم خولانەکە بەڵکو زیاتر ڕاهێنەران و با بڵێن کەسانی تە بەشداری لەم خولانەکە بەڵام بەشداری پێکردنی کۆمەڵێک لە ڕۆژنامەنووسانی شاری سلێمانی لەلایەنێکی تۆپی سلێمان و جێگەی دەستخۆشەریە پێم وایە ئەمە ئەم خولە سوودێکی زۆری هەبوو پێیکە ئێمە لە زۆرێک لە کەناڵەکانمان و باز لە شیکردنەوەی فەنی با بڵێن یاریەکان دەکەین لەبەرەوە ئەم کردنەوە ئەم جۆرە خولان لەلایەن ئەم وانە بێژە نێودەوڵەتیان و سوودێکی زۆری دەبێت و پێشم وایە جگە لەوەی کە ڕاهێنەران سوودێکی زۆر ئەمە گوتە ئێمە ژۆک و ڕۆژنامەنووسانە کرێ بڵم چەندین زانیاری نوێمان
لەم وانە بێژووە لەم خولە وەرگتووە کە ئەکرێ بڵمکردنەوە ئەم جۆرە خولانە سوودی زۆر زیاتری دەبێت بۆی کە هەم ڕۆژنامە نووسان زانیاری زیاتران دەبێت لە کاتی چاپێکەوتنەکانیان لەگەڵ هەم ڕاهێنەران و هەم شرۆڤەکارانی وەرزشی. دوای تەواوبوونی خولەکەش لەلایەن بەرپرسانی لیژنی ئۆلۆمپی کوردستان و نوێنەرایەتی سلێمانی لیژنی ئۆلۆمپی کوردستان و یەکێتی تۆپی پێی سلێمانی و وانە بێژەکانی خولەکە بڕوانەمان بەسەر بەشدار بووان دابەشکرا. هەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی. راپۆرتەکەمان بینی فلتەریەوە بۆ ئەو کەسانی بەشدار بوون. ئایا بەس ڕاهێنەر و ئەو چەند ڕۆژنامە نووسە دیاریکراوی دەگرتەوەیان دەکرا بۆ نمونە هەر کەسێک لە دەرەوەیە و 2 گەربیەوێ بەشدار بێت. ئێمە وەکو یەکێتی تۆپی پێی سلێمانی ئەم برادرانە خۆشببختانی شتێدا ناخێن ینی دایمەن بەکراوە شتێڵینەوە یعنی ئەتوانم بڵێم ئێمە خولی سیاسیمان کردوێتەوە مەقسەڵین ئەتوانم بڵێم ینی وەکو یەکێتی تۆپی پێی سلێمانی ئەم 5 هاوڕێکانشم ئێمە دایمەن خەڵکی شکەمان تێ کردووە لە دەرەوەی نادیەکانش بێ هۆکارەکەشی بۆچی ئەتوانم بڵێم ینی کۆمەڵێک کەزیە لە فرقە شعبیەکانش مەقسەڵی خولیسی ئەتوانین بڵێن فڕقی شعبیەکەی ڕاستەقینەیە ینی سەیفی نییە مەقسەڵی ئاهاوینان بە زیاریەکە ئەوانەشمان خوێنە توێ نامانەتە دەورەسیەکان ئێمە هیچ دەورەیەکمان قەتیز نییە بەڵام ئێمە دایمەن کار و چالاشیەکانمان لە خزمەتی بەرژەوەندی کوردستانە بە تایبەتی من سنوورەکەی من هەر ئەوەی سنووری پارێزگای سلێمانیە پارێزگای سلێمانیە من دایمە لە خزمەتی پارێزگای سلێمانیەوە هەشتێکش ئەگەر شمولی شارەکانی کوردستان کاتچوانم بە ڕێزە خۆشەویستانی کە لە شارەکانی قەزاونەحەکان و شاری هەولێر ومانە هاتون و سۆران و تەنان دەربەنی خان ومانە خۆگایار چەماڵ هاتون هەر هەمووی کە بەشداری کردوێمە خزمەکاری هەر هەموویانی بەڵام ئەتوانم بڵێم ئێمە هەموو کار و چالەشەکانمان بەکراوەی ێڵینەوە هەموو خەڵکێکە ێڵین بەشداری بکە بەڵام خەڵکێکی چی ئەبێ بارگراوندێکیە بێ نەوە کاو مەقسەبڵی بارگراوندێکی وەرزشیە بێ جەنابێ سێرەکە یاریزانێکی دێرینی شاری هەولێریت یا شاری سلێمانی یا شاری کەرکووک یا شاری دۆک سێرەکەی دە هیچ ژیانێکە ڕاهێنەرنیت مەز من بەیانی خولێکی سیەکرێتەوە ئەمە هەیە ئەم وەرزشکارە دێرینە بەیانی ناساڵێشکە بێ بە ڕاهێنەر کاگە بوو بە ڕاهێنەر مەقسەبڵین ئەبێ شادەی سی هەبێ بیدایەکەی هەبێ ئێمە هێڵینەوە بەشداری پێەکەین بۆ لەبەر ئەوەی ئەمە لێکێ لە ڕاضەکەەوە نزیکەنەوە کاو ئێمە بڵین سەر بەیانەیەک نەبی نایڵین بۆ لەبەرەوە گەروا بێت وەرزشکارە دێرینەکان ئەتوانم بڵێم زۆربەی فەرامۆشکراوە لە هەر شوار شارەکەی کوردستانە ئێستا بە پارێزگای ڕەجەوات 5 شارەکەش هەر 5 لە ڕاضیانین بەڵام کە ئێنە خولی سیەکە و ئەتوانین بڵێن ئێمە مەجاریانین دایمەنە و دەرگایەکەین دەرگامان بۆ زانکۆکان کردو زانکۆی هەڵەبجێ شەی زانکۆی سلێمانی دایمە نوێنەری ئەوان بەشداری پێکەین لە هەموو خولەکانی خۆمانە بەڵام ئەم خولیان ناتوانم بڵێم ئێمە ئەمانتوانی زانکۆی سلێمانی مەقادی بێنێ یاخود زانکۆی هەڵەبجە مەقادی بێنێ ئەمە لە دەسەڵات ئێمەیان نەبوو لەبەرەوەی شتەکە وای لێ هاتبوو بودجەکەشی خۆشی کاک موفق ئاگایارە ئەو پارێژەوە نەبوو ینی مەبلەغەکە پارەکە تاوان بەنسبەت زۆر کەسەوە زۆر احتیاجیە 100,000 دینارێ وەرگیرەوە 100,000 دینارێکش بۆ خولێکی 5 ڕۆژی بەڕاستی زۆر باشە لە قسەکانتەوە ئەوە دەردێنم کاوە ئەحمەد بۆتە چەترێک کاموو ڕەنگ و دەنگە جیاوازەکان کۆ دەکاتەوە خزمەتیانەکات لە بواری بەشی تۆپی سلێمانیە من بە حکمی پیشەکەم زۆر جار خەڵک پەیوەندیم پێوە دەکات داوای ئەوم لێ دەکات بە جۆرێ لە جۆرەکان لەسەر شاشەکەیەمەوە دەرکەوێت شیکردنەوە بۆ و یاریانە بکە واتە حەزێکی هەیە دەیەوێت ئەو حەزێک کە چەکەرەی کردووە بە دەردێڵێ ئاوی بدات و تێدا گەورە بێت و بێتە یەکێک لەوانەی کە لە دنیای شیکردنەوەدا ناوی دێنێت چەترەکەی کاوە ئەحمەد ئەمانە ژەگرێتەوە لە داهاتووە ئەگەر لە ئێستا شایشی بۆ نەکرد لە 100 دەیگرێتەوە من برایکی بەڕێز نازام ناوەکەی مێسا لە بیچۆتۆ لێرەیە هینە زۆر جار لەگەڵ کا گۆرانە لەم کەناڵی جەنابتانە دوای یاریەکانی خولی ئینگلیز ومانەکە ئینگلیزی و خولی هۆڵندیۆمانە کە بەرنامەیەکتانی لە سەعەیان زێشەوە کە زۆر شەو و گەنجەمانەکرێت نازان ناوەکەشی چێ بەخوایسە ینی پیا ڕاستی بڕ ئالێرە من دەرگای بۆ کەماش خولێکی وا کرایە وەکو یەکێتی تۆپی پێی سلێمانی ئەو کەسات و ئەبێ بەشداری بکە لەبەری من بەڕاستی بێشێکە لەو گەنجانی کە منمانجی بم پێ لە کاتی یاسەنگانی وشیکردنەوەی یاریەکان ئەگە بێتە خولێکی واشەوە تا هەڵبەتە بەتواناترە بێ و دەرگاش بۆ هەموو من وعدژێم کە وعدم مایەوە تا یەکێتی تۆپی پێی سلێمانی من هەموو منێک بریتە لە یەکێتی تۆپی پێی سلێمانی چوار هاوڕێکە مەگرێتەوە بە نەڵێن وەکو کاوە وتم من واتە یەکێتی تۆپی پێی سلێمانی ئەم 5 برادەرە وعدێن ئەم خولە ئەبێ خولێچکێشی کەرەوەی وەرزشی بێنی شاری سلێمانی بەڵام بەم زوانە ئەبێ خولێچکە بکەینەوە ئەنجا بێنە زۆر باشە من گلەی خۆم تێکەڵ بە گلەی ڕۆژنامە نووسانی هاوڕێمەکەم لە شوێنە جیاجیەکانی تر بۆ 5 ڕۆژنامە نووس بۆ 10 بۆ 15 ئەوەی کە بەشدار بوو لەوێ چەند کەسێکی دیاریکرا بوو ڕەنگە ئەو گلەیە هاتوێتە سەرت کە بۆ نمونە من بڵێم پێشەنگ غەفوری بۆتیانە بوو جوانە من لە ڕاستیان من پێ بڵێ من مەقحەدی نەبوو یەکێتی تۆپی پێی سلێمانی
ینی برادران شایەتیەوە بووین من ئەمیزم دەورەیە هەرچۆنە پێ 6 ڕۆژێ دوا بخەم دوای بخەم لەگەڵ یەکێتی تۆپی پێ عێراق وەکو ئەرزم کردی جێگری سەرۆکێتی تۆپی پێ عێراق قسەی لەگەڵا کردم من دوایی علامە شتێکم کرد وتم 6 وتمە بێ 6 کەسی من بەشداری بکە یعنی من ویستم چی بکەم مەحتەدیکەم بۆچی مەحتەدیکەم کە مەحتەدیکەم شتەکە بەرفراوانترە بوو بۆ من ینی بەرچاوڕوونترە بووم بۆ ئیشەکان بەڵام کە سێرم کەناوە مەحتەریان نەکەوتیان تۆ چی تێوتم 6 کەسی من نەبێ بەشداری بکات ینی مەقسەد مشارەکەش نەیات ینی ئەمە فەرزە لەسەری کە و 6 وتی 6 بەسەر چاو ینی ئەو قسەی بڕیم کە قسەی بڕیم من 6ەکە چیم کرد 6 کەناڵم خوێنەوە لە شاری ئەو کەناڵی تەلەڤیزیۆنیانە و سەحافانەشم خوێنێتەوە کە سەرچاو ئەسڵەکەی نەکاو بڵێ بنکەیەکی لە شاری سلێمانی بێ سەرچاو ئەسڵەکەی لە شاری سلێمانی بێت چۆن کەناڵەکەی جەنابێکی ئێستا من حەزورم لە ناو شاری سلێمانی من ئەوانە بخوێنێتەوە بەڵام لەو 6 کەناڵەیە ئەتوانم بڵێم ئێمە سەحافیەکشمان خوێنێتەوە هۆکارەکەشی بۆ گەڕێنەوە دەوانەی کاکدانە لەرسەران هەموو بتانەزانن تایە بووە کە لە هیچ کەناڵەکە کار ناکە ئێستا ئازاد ینی لە کەناڵەکانە بەڵام ئەتوانم بڵێم شیکەرەوەیکی سەرکەوتووە دای من لە کەناڵەکانشا دەرەکەوێ هەڵبەتە لەم کەناڵە بەڕێزشەوە دەرکەوتوە لە کەناڵەکانی کێش و خۆشم یەکێکم لەو کەسانی کە گوێی لێ ئەگرم کاگەرسەرانەوەمانە حەزم کردیابێ من دای من چاوەجەڕم و کەسانی کە مەقسەد لەو ڕۆژنامە نووسانی کە تعلیقی ڕاز و شتیان ئینشاءالله ئەم جاریان وعدێک و لێرە ئەم هەموو کەناڵەکانی کوردستانش بکەنەوە نەکەوانەی کە لێرە لە زاخۆ تاکو خانەقی چی کتابی ئەم جارە بۆوانی بکەینەوە ئەو خولەی کە ئێوە کردانەوە ئامانجەکەی تا چڕادێک پێکا لە سایە چەند توانی ئەوەی کە مەبەستی بوو بیگەێنێت کاردانەوەی ئەوانەی بەشدار بوو وڵاوە کاک مۆفق خۆی شایەتی حاڵەکە یەکێکە لەو کەسانی کەوتی ئیسفادێکی چاچیە بووە ئەتوانم کاک مۆفق باسی دیوە ئەکادیمیەکەی کرد زۆر ڕاستە دیوە ئەکادیمیەکەی دەردی کاک مۆفق یەکێکە لە وەزیرگارە دێرێنەکانی شاری هەولێر و کوردستانش تەبەن نەکاو بەس بە شاری هەولێر بە شاری کوردستان هەڵبەتە بە کوردستانشان ناسراوە یاریزانێکن مجاملەی ناکە من یەک کەس مجاملەی کەس نام کاک مۆفق یەکێکە لەو کەسانی کە پیاوێکی بە ئەدەب و باخلاق بووە لە ناو یاریگاشە و بە ڕاهێنەریش ئەم ساڵش بینیمە من مشریفیم بۆ کردووە لە دەوری عێراق کوڕێکی زۆر بە ئەدەب خۆی زمان حاڵی دەورەکە بوو زمان حاڵی دەورەکەی ڕاستەکە زۆربەی من دەڕیبینی ئێمە کاڕن شۆتی دومی من دەڕیبین زۆربەی من دەڕیبین عینە تەشکیلات هاتەوە ناو خەلیلی فەرقە نادۆزێتەوە خەلەلەکەی خۆشی نادێزێتەوە لەکی وەزعی بۆ ئەم دەورەیە ئەوانەوەی ئیسفادیان دەگەڕێم وڵات کاکاوە کاک مۆفق باسیەوەت کرد کە بەڕێستان جگە لەم خولی جۆرا و زۆرتان دیوە لە دەرەوەی کوردستانیش ئەپەرسم جیاوازی ئەم خولەی کە یەکێتی تۆپی پێی سلێمانی پێ ئێستا بوو لەگەڵ ئەو خولانەی دیکە چی بوو زیاتر سوودی بێەوە بەخشییا خۆت نەخێر هاوشێوەی ئەوانیان کەمتر لەوان بوو استراتیجەتی خۆی هەیە بۆ نمونە من خولی سی ئاسیاویم بینیوە زیاتر لایانی عملیەکەی بوو بەڵام ئەم خولەکە بینیم ڕۆژانە هەم لایانی عملی بوو هەم لایانی نەظەری بوو نەظەریەکەی زۆریش باش بوو لەسەر داتاشۆ ڕۆژانە ئێمە دەمان خوێن لە عملیەکەش ڕۆژێک چوین بۆ یاریگای پێشمەرگەی هەولێر یاری لەسەری کردین وانەبێژ کاپتن ڕەمەدان کە ئێمە دەبی شیکردنەوەی بۆ یاری نێوان پێشمەرگەی هەولێر و یانێ عەلەم بکەین یعنی هەر برێن هەر بەشدار بوویەک بۆ خۆی تیپێک دەست نیشان دەکاتن برێن قووەت و زەعیفی ئەو تیپا دیاری بکاتن بە داتا طبعاً یعنی داتایەکی زۆر لە کۆڕنە دەرەی لە فاوڵ دەرەی لە هێرشبردن دەرەی لە چۆنیەتی بەرگریکردن یعنی لە هەموو داتایەکانی کە ئێستا لە جیهانی تۆپی پێ باوە هەمووی بە داتا لە ئێمە ویست و هەمووی بە ئەوە کردیامان بۆ نمونە کە باسم کرد لە خولیسی ئاسیەوی ئەو شتانەمان نەبینی بوو بە شێوەیەکی وا بە گشتاندن برین بە گشتی لەوانەیە کەمێکمان خوێندبی بەڵام وانە بوو بە تێر و تەسەلیکە وەکو ئەوەی کە لە برێن شاری سلێمانی خوێندمان زۆر باشە مادامێکم جەنابتان بەو جۆرە لەو خولە دەڕوانن و باسی دەکەن کە سوودێکی زۆری پێگەیاندون من دەپرسم ئەمە تەنها ئەرچیەکێتی تۆپی پێی سلێمانیا خودلقی هەولێرە کاستێ بەم جۆرە کردنەوەی ئەم جۆرە خولانە لە کاتێکدایەوە دەتوانن پاڵنەرێک بن بۆ دروستکردنی فشار لەسەر یەکێتیەکان یەکێتیە جیاوازەکان بۆکردنەوەی لەم جۆرە خولانە ڕایەنەران تا چەند لەو ئاستەدا بوون بە چۆنەڵە پەیبردن بەوەی کە هونەری شیکاری بەشێکە لە کاری ڕایەنەرایەتی ئەو فشارە دروستکەن لەسەر یەکێتیەکان بۆکردنەوەی خولی هاوشەوەی ئەم خولەی کە لە سلێمانی بەڕێوەچوو
با ئەمە لەبیر نەکەین یەکێتی تۆپی پێی عێراق برێن لەقی هەولێریش درێغی نەکردووە لەکردنەوەی خول و ئەنجامدانی کار و چاڵاکی وەرزشەکان بەگشتی زۆر شتی وای کردی ئێستا بۆ نمونە پاشی دوو مانجێکی تر ئێمە داخلی دەورەی بی دەبین کە ئەوە شەهادەیەکی بەرزی تەدریبیە چەندەها یەکێت تۆپی کوردستان چەندەها کار و چاڵەیەکی تری ئەنجام داوە بۆ نمونە دەتوانم بڵێم لەوانەیە ئەگەر هەڵم نەکرد بێ هەشت هەتا دە دەورەی بۆ ڕاهێنەران کردوێتەوە ئەو کات من یاریزان بووم دەمبینی ڕۆژانە ینی هەموو مانجێ کار و چاڵاکیان هەبوو بەخۆ دەزانی وڵات بە قەیرانێکی سختی داراییدا تێدەپەڕێ ینی کەم و زۆر ئەوان تەخسیریان نەکردووە هیچ کامێکیان ینی ئەوە ناگەیەنی مەسەلەن من بەشداریم کردووە لە سلێمانی لە هەولێر کار و چاڵاکی نەبووبی بەڵام من وەکو هەوادارێکی وەرزش و بۆ ئەوەی ئەمن زاناریەکان لە لای من دەوڵەمەند بێ تۆ چەندی بزانی هێشتان هەرکەمە بەخۆ دەزانی ئێستاکە جیهانی تۆپی پێ جیهانێکی فراوانە و وەکو تەکنەلۆژیا ڕۆژانە لە پێشکەوتندایە من کە ئێستا ئەوە هاتم ئەم دەورە بەشداریم کرد بێگومان ئەمن زانیاری چاکم بەدەستێنایە سەرڕای ئەوەی من زانیاریم هەبوو من چەندین ساڵە یاریزان بوومە و ئەو ئەزمونەی هەما سوپاس بۆ خوای گەورە بەڵام ئەوە ناگەێنێ من دەستبەردار بم برێ من یاریزانێکی چاک بوویمە و کاتی خۆی من لەسە ئاستی هەولێر و کوردستان و عێراق بوومە و گەیشتیمە هەڵبژاردەی عێراق دەبی ڕۆژانە تۆ پەرە بە زانیاریەکانی خۆت بدەیت زۆر باشە دەگەڕێمە وڵات کاپتن کاکاوە هەڵبەت من بەشێکی بەرنامەکەم داناوە بۆی کە باز لە چالاکیەکانێکی تۆپی کوردستان لقی سلێمانی بکەین بەڵام بەر لەوە پێم خۆشە بپرسم لە بواری شیکردنەوەدا بەڕێستان پلانتان هەیە بۆ داهات و خولی هاوشێوە بکەنەوە لەڕاستیە من وەکو ئاماژەم پێ ئینشاڵڵا لە پەترێشکە ینی ناتوانم بڵێم ئەم ساڵ ینی ناتوانم بڵێم 2007مان لێسا 2007 لە تقریبا لەمانی حوتین پێنج مانگێکیمەوە ئێمە بەرنامەمانەیە بۆ خولی شەباب بەرنامەمانەیە بۆ خولیێکی سیکە بێنی لە شاری سلێمانیەوە لەبەری زەختێکی گەورەمان لەسەرە زەختێکی گەورە لەسەر شاری سلێمانیە بۆ قەزاوناحەکانی شاری سلێمانی واتە دەوروبەری شاری سلێمانی زەختێکی تاوایان کردوێتە سەرمان من 75 ناوم تەقدیم کردو کاتی خۆی بۆ یەکێتی تۆپی پێ عێراق و بۆ خولی سی من 24 ناوم بۆ هاتوێتەوە کەواتاوە خەڵکی ئێستاش شایان لە سەرمایەکی لێرەوە من چەپشەماڵ ست لەوە نایهاتەوە بە احتیاطاتەوە کە حەسەنیان نایهاتەوە ئێستاش پێم ناخۆش بۆ سێرەکە شارێکی وەکو چەپشەماڵ نەمتوانی زەلامێکی بەشداری پێ بکەم بەزەم جاریان نایاڵم ئەو شتانە بەسەرمان ڕەت بێت ڕەتش نابێ ئینشەڵڵا ئەو دوای ئەو خولا توانم خولێکی بابەتی ئەم خولەی بەڕێستان بەجێڵین کە کردبووتانەوە بۆ کۆمەڵی ڕایەنەر و ڕۆژنامەنووس دەپرسم لە ئاستی شیکاری لە کوردستاندا ئێمە خاوەنی شیکەرەوەین ئەمان دەوانەیە کۆمەڵی کەس بێ بە گشتمان خۆشم یەکێک بووم لەو کەسانی کە شیکەرەوە بووم و کە ژێشیان لێگرم ئەتوانم بڵێم کۆمەڵێکی تایەکە لەو خاڵانە خاڵێکی جەوەریە من حالێرە پێیان هەیە کەس پەلاماری حەکەبینێت ئەو کەسانی کە شادی تحکیمیان نیە بەداخلی تحکیم نەکە شکات لە تحکیمایە و یەک کاتە و بەس لە تدریبەوە کاک مۆفەق شاید ئەتوانە بڵێ یەک ئەکاتە پێنج لەبەر بۆچی ئەڵێمە ئەکاتە پێنج لەبەرەوەی بە عەقڵێتی خۆی بە شێوەی خۆی یاریەکە ئەم دەڕیبە بە عەقڵی خۆی یاریەکە سێ پێنج دوو یاریەکە چوار دوو یاریەکە چوار یەک چوار یاریەکە ئیتر بە گوێرەی تەشکیلەکە خۆی چوێن دانەدانە بەڵام لە تحکیمە من زۆر جار ئەگەم لێ لە تەلەڤیزیۆنەکانە پەلاماری تحکیمیان کۆمەڵی برادر نا پەلاماری تحکیمیان لەبەری تحکیم یاسایەکە غەڵەت قبوڵ ناکە چۆن مەسەلەی سلێمانیانەیە ئەڵێ یابانە غەڵەت قبوڵ تاکیم وایە زۆر کەسیان بەڵام ئەتوانم بڵێم خۆشبەختانە کۆمەڵی گەنجی چاکی شیتیا و سەرکەوتوشن و هەڵبەتەژە بێ ئەمانەش تۆزە دەراست بکەن و شیکەرەوە بێ هەڵگری چ سیفەتێ بێ تاوەکو شیکەرەوەیکی سەرکەوتووی لێ دەرچێت من نەتوانم بڵێم چۆن کاک مۆفەق هاتووە بۆ ئەم دەورەیە باوانمشم بۆ دەورەی تەدریبی يعني مقصدم تيجي شلون دوري تدريبي سيبا ببينين على لقى شادي سيابي على لقى المقصد بابلين للتحكيم باب دوري تحكيم ككرايو باجو قرب كاكا شادي سيكا بينت شادي درجه سي بينت بشيت بو شيكرو ابي شادي تحكيميه ابي شادي تدريبيه ابي لبريت وانا كي زياتره يا مقصد يعني هوديرو يعني سيماني اريا كان اگر بيتو من
بارگەوەندێکی ڕاضی خۆم نەبوو بێت نازانێ و تشکیلەیە چۆنە بەڵام ئەگەر من چ بێت من دەورێکی تدریبی بەسەر زانام تشکیلی هەورێت 3-5 سلێمانی 4-4 یاریەکە مەقسەڵێن ئاوایە 4-5 جاریەکە تشکیلەکانە بینی دیانێتوانی نیکە ئەتوانم بڵم دای من دەورە بۆ برایانی ڕۆژنامەنووسان ئەگەر خولیسی کرایەوە بەشداری بکەن باشتر خولی تدریب کرایەوە تحکیم کرایەوە بەشداریکەن یەکێک لەو کەسانە کاتوانم بینم کاجوای مەلاقات تا پلە دووشی بڕی لە تحکیمە ینی سێرەکە ئێستا کاک محەمەدی کەناڵەکەی جەنابتانەڵێ هەر دەورێکی تاکیم کراوە ئامادەم ینی من وعدشم پیاوە دەوری تاکیم بکرێتەوە کاک محەمەدیشی تیابێت و کێش لێرە من بانەوازەکەم لەوانی لەم پەتریا من لە مەتیقی شارەزوو وابزانم لە ناحەی وارماوە بێت بەڵزەبت ئینەکە مخولێکی ڕایەن تحکیمەکەمەوە لەم پەتریان ئینشاءڵڵا خۆم بە حەزەرەکانی ئەڵێمەوە بێشک خۆمەیرێمەوە دوای وەفاتی بەڕێز مامۆستا سەلاح من ئێستا توانم بەڵام یەکێکم لەو کەسانی کە مەحەزەرەکانە زۆر باشە کاپتن موفق هەمان پرسیاری کاکاوە ئاڕاستی بەڕێزی شاکەمەوە ئێمە لە کوردستانە ئێستا دەبینین کەناڵەکان بەگشتی و بە تایبەت کەناڵە لۆکاڵیەکان مێزی گفتوگۆیان هەیە بۆ شێکردنەوەی یاریەکان بە میوانداری چەند کەسێکی دیاریکراو دەپرسم ئێمە خاوەنی شیکەرەوەیەکین کە بینەری کورد تێر بکالەوەی کە چی نەڕوا بەلای کەناڵە بیانیەکان بۆ با بڵێن شیکردنەوەی ئەو یاریانەی کە سەیریان دەکات بێگومان کەم و کوڕی هەیە بەڵام ئەوە ناگەێنێ ئێمە شیکەرەوەی وەرزشیمان زیرەکمان نییە بەڵێ هەیتمان لە شاری سلێمانی چەند کەسێکی بەتوانا هەیە لە شاری هەولێری خۆشەویست چەند کەسێکی بەتوانا هەیە زۆر متابعام نیە لە شاری دۆک با نەبێتە ئەوە بەڵام لە شاری دۆچیش چەند کەسانێک کە زۆر جارە بیرم کەوتەوە لە تەلەڤیزیۆنی وار چەند کەسێکی بەتوانا هەیە بەڵام من وام پێ باشە ئەو کەسێک کە شیکەرەوە وەرزشی بی یعنی باگراوەندێکی هەبی هەر بەلای کەمی یاریزان بوو بی شەرت نییە لە ناو لەیانەکان بی بەڵام باگراوەندێکی تۆپی پێ هەبیتن ئەگەر بیوێ شیکردنەوەی تۆپی پێ بکاتن چ لەسە ئاستی ناوخۆ چ لەسە ئاستی نێودەوڵەتی زۆر باشە کەواتە ئەوەی لە ڕاگەانەکان ئێمەوە دەگوزارێت بابەتێکی تەندروستە ئەگەر تەندروستە بۆچی بینەری ئێمە کەمتر پشت بە کەناڵەکانی خۆمان دەبەستێت زیاتر ڕوو دەکاتەوە تۆڕانی کە یاریەکان دەگوازنەوە شیکەرەوەی بیانیا خۆت عەرەبی دێنن خۆ دەزانی ئێمە لە کوردستان دەژین ئەو ئیمکانیەتە و ئەم نەقل مباشڕەی کە لە دەرەوە دەکرێت لە ناو کوردستان ناکرێ بۆ نمونە دەنجی جەماوەر یعنی تو ناتوانانی ئەوان وا دانا ستۆدیۆ لە ناو یاریگایە یعنی دەنجی جەماوەر مباشر دەبستی بەڵام ئەگەر کە دێ لە من دەپرسی دەنجی جەماوەر زۆر لە کەناڵەکان ناتوانێت دەنجی جەماوەر کۆنتترۆل بکاتن لە ناو ستۆدیۆکۆی خۆی ڕادە بەدەر لەو داتایانەی کە لە دەستیاندا ئێستا کە هەمووی بوویتە داتا و کۆمپیوتەر و یعنی بەدەیان هەندێک لەو خولەی کە بینیمان کاپتن ڕەمەزان بەمەی پیشاندا یعنی تیپ هەبووە بە ستافی هەتا 15 هەتا 20 کەسی هەبووە بەس داتاکانی نووسیوەتەوە و دایتی بە ستۆدیۆ هەم دایتی بۆ ڕاهێنەرەکان یعنی ئەوە هەمووی دەگەێنێتنەوە شیکەرەوەکان ئەو شتانیان هەموو بەردەستە هەمووی بە یەک کلیک دەکاتن هەموو شتەکان بەردەستیتی شیکەرەوەی ئێمە فەقیرەی کو ئەو هەموو شتەی لە چێ بەدەست دەکەوێتن ئەو هەموو داتا و زانیاریانە زۆر جاری ژوانی دەستخۆشیان لێ دەکەم زۆر جار شتیوان باس کردووە من نەمبیستووە لەوانم بیستووە بەڵێ کاگ مۆفەق دەمێ بپرسم ئەکادیمی بوون مەرجە لە کەسی شیکەرەوەدا هەبێت ئەگەر مەرجە ئەوەی کە ئێمە دەیبینین ئەمڕۆ و بەڕێستان باسیەوەتان کرد کە شیکاریەکی تا ڕادێک تەندروست و زیرەکانەیە و شیکەرەوەی بەتوانامان هەیە ڕەنگە هەڵگیریەوە ئەکادیمیە نەبن جۆرە لە ئەکادیمی بوونە نەبن بەڵام لەگەڵەوەشدا بینەرێکی زۆریان هەیە و سەرنجی خەڵکیان بەلای خۆیاندا ڕاکێشاوە مەبەستت شیکەرەوەکانی خۆمان سەرنجی خەڵکیان ڕاکێشاوە بەلای خۆیان بەڵێ بێگومان لە هەموو کار و ئیشێک کە تۆ دەیکەی شەرت نییە بەس لە وەرزش لە هونەر لە سیاست بە ئەکادیمی بوون زۆر پێویستە بۆ ئەو کەسێکەوە سیاسیە یاخود هونەرمەندە یاخود وەرزشوانە تۆ ئەگەر ئەکادیمی بی هیچ کەمتر کێشە توش دەبی لەوەی کە تۆ ئەکادیمینی
بەڵێ باسی تەکنیکی شیکاریت کرد من ئەگەر هەڵەنە بم لە ماوەکانی ڕابردوودا بەڕێز مامۆستا سەلام محەممەد کەریممان نەبوو کاتێک دەیویست با بڵین حاڵەتێکی ئۆفساید بۆ بینەران شی بکاتەوە تووشی گرفتی زۆر دەبوو. لە ئێستادا ئەتوانم بڵێم تەکنەلۆژیا بە شێوەیەکی لێ هاتووە کە ئێمە و گرفتەمان نەبێت لەگەڵەوەی کێ تاکو ئێستا شەمانە چی بکرێت بۆەوەی ئێمە لانی کەم توانە مرۆیەکەمان نییە ئەو توانایمانە بێ کە لە ڕووی تەکنەلۆژیاوە بتوانین شیکەرەوەیکی دروست بە گوێی بینەر و بیسەرەکانمانە بدەین. خۆی ئەو کێشانە کە تووشمان دەبێت پێویستە پێشی هەموو خولێک یان ساڵانە یاخود ساڵانە یەکێتیەکان بڵێن چلقی هەولێر چلقی دهۆک چلقی سلێمانی چلقی کەرکووک بەرنامەجی تەثقیفی بە ڕۆشنبیرکردنی یاریزان زۆر پێویستە. من بیرم دێ چەندەها ساڵ ئێمە لەیانەی هەولێر بۆ نمونە هەموو ساڵێک پێشی ئەوی خول دەست پێ بکات ڕاهێنەرەکانمان یاخود دەستەی کارجێڕیمان ناوبژیوانە نێودەوڵەتەکانی دەهێنا بۆ ئێمە ئەو زانیارانە بە ئێمە دەدا ئێمە زۆر جارکە ئەوە دەبوو کەمترین گرفتمان توش دەبوو لەسەر ئەوەی ئەترازەکی بگری لە ئۆفسایدێک یاخود لەسەر فاولێک یاخود گۆڵێک یعنی زۆر پێویستە پێشی هەموو خولێک کە دەست پێ بکات شەرتیش نییە هەر خول یعنی بۆ لە دوای خولەکانیش لە پێشی خولەکانیش بەرنامەی بە ڕۆشنبیرکردنی یاریزان یاخود جەماوەر بکرێتەوە زۆر پێویستە بۆ هەموو لایەک. زۆر باشە من کۆتا پرسیارە ڕاستی بەڕێزە کەم گلەی زۆر لە ئێوە هەیە لەلایەن ڕاگەیاندنەکانەوە کە ئیستیجابەتان کەمترە بۆ ئەو ڕاگەیاندانەی کە با بڵین لێەوە بانگ دەکرێن هۆکاریش ئەوەیە کە با بڵین ڕاگەیاندکار پەنا دەباتە بەرەوەی کە شیکەرەوەیەک بێنێ ئەکادمی نەبێ ڕەنگە کەم زانیاری بێت. من دەپرسم ئێوەی ڕاهێنەر کە مەرجە با بڵین شیکەرەوەی ئێوە بیکەن بە حکمی تێکەڵی زیاترتان با بڵین یاری بۆچی خۆتان نەدزنەوە کە لەوەی کە بێنە سەر شاش ئەگەر بە ڕێزی شدوانەبی ڕەنگە زۆرێک لە هاوڕێکانت ئەو ئیستیجابیان نەبێ بۆ کەناڵەکانی ڕاگەاندن تاکو بێن شیکردنەوە بکەن. بەڵێ من کە باسی منت کرد بە من ئەو سێ ساڵە بووم بە ڕاهێنەر هەر سێ ساڵیش من یاریدە دێرە ڕاهێنەر بووم بۆ هەموو کەناڵەکان بێت جیاوازی قسەم کردووە بە شایەتی هەر هەمویان بەڵام ئەو گلەیەش دەکرێتن لە ڕاهێنەران بە تایبەتی ئەو ڕاهێنەرانەی کە ئەو ڕۆژی یاریەکە نابنەوە یعنی برێندە دۆڕێنن زۆر جارەوەی ئێمە بینیتمان زۆر بە درێژی فراوانەوە لە ئەوروپاکە خولەکان دەبینیم چ خولی ئیسپانی چ خولی ئەڵمانی هەر خولەکانی تر ڕاهێنەر کە ئەو کەسە دەستنیشان دەکرێتن دەبی بچی بە تایبەتی ڕاهێنەر زۆر ئاساییە لە کۆنگرەی ڕۆژنامەوەیەنەکان ئامادە دەبێتن تۆپی پێش ئێمە هەمومان دەزانین بردنەوە دۆڕاندنە زۆر جاریش وایە گلەیی دەکرێتن لە ناوبژیوانیان لەو شتانە یعنی زۆر بەدڵێکی فراوان وەردەگیرێتن بەڵام ئیمە منیش زۆر جار ئەو گلەیەم هەیە کە بە تایبەتی ڕاهێنەران کەوا ئەو ڕۆژی یاریەکە تێدا نابنەوە یاخود گلەییان دەبێتن یاخود بە میزاجینان بۆ ڕاگەیاندنەکان قسەی بکەن بەڵام گلەیەکیش بی زۆر جاریش وایە ڕاگەیاندنەکان ئەو هەڵەیە دەقۆزنەوە بۆ ئەوەی ئەو ڕاهێنەرە چ ڕاستە و خۆ چ ناڕاستە خۆ لەکەدار بکەن. کاپتن مۆفەق یونس سپاس کە لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تەواوی زانیارەکانە سپاس بۆ ئامادەبوونت بەڵە خۆشەویستان منەوە چەند خولەکە کەمێک کەماومە پێم خۆشە تەرخانی کەم بۆ چالاکیەکان یەکێتی تۆپی پێی سلێمانی کە دیارە کاکاوە سەرۆکاتیە و یەکێتیە دەکات کاکاوە ئەوەی لە ڕابردوودا و لە سەردەمی سەرۆکاتی بەڕێسانە گوزەراوە دەکرێت جەنابتان شانازی پێوە بکەن واتە کارێکتان کردووە کە بە دەردێڵێ جێپەنجەی بەڕێستانی پێوە بێت. لە ڕاستیا توانم بڵێ من کە ئەندام یەکێتی تۆپی پێی سلێمانی من فەقر بە کۆمەڵێشتی ئەنجازی یەکێتی تۆپی پێی سلێمانی یەکەم نەگوەکو سەرۆکەکەش هەتوانم خولی ناشین
خولی ناشینیانی تازە پێگەشتوان یەکەمی کوردستانی خولی لاوان یەکەمی کوردستانی پێشکەوتوان یەکەمی کوردستانی کە من ئەندامی چێتی تۆپی سلێمانی بەرپرسی دارایی بوومەوە کاتە تەنانە کچانشمان دووەمی کوردستان بۆ یان توانم بڵێم ئێمە کۆمەڵی ئینجازمانێ ناوە کە بێژووی شاری سلێمانی پێش من کەس ئەو کاتێ ئەو ئینجازەی نێناوە ینی بڵێ وەکو ئەندامەکان ئەم پێنج ئەندامی پێش وەکو مامەسا ئیبراهیم سەرۆک بۆ مامەسا ئەماج و مامەسا ڕەفیق دکتۆر سەردار ئەمانە ئینجازە بەڵام ئەم برادەرانی ئێستا کە لەگەملان بەڕاستی کاکەوە ببوورە قەتە دەکەم کاک مۆفەق دیارە دەیەوێت خولەکێکی زیاتری پێ بدەین کاک مۆفەق ببوورە فەرموو خولەکێک بۆ بەڕێستان دەمەوێت لە ڕێگەی ئێوەی بەڕێزەوە زۆر سپاس بۆ ئێوە بەڕێز بۆ ئەم دەرفەتا هەروەها زۆر سپاس بۆ برایانی یەکێتی تۆپەی سلێمانی بە تایبەتی بۆ کاکاوە کە خۆی ڕاستەوخۆ تەلەفۆنی بۆ من کرد سپاس بۆ ئەو برادرانە کاک ئارامە و هەروەها سپاسی ئەو ڕاهێنارانە و ئەو ڕاگەاندکارانەی دەکەم کە لە خولەکە بەشدار بوون سپاس بۆ کاپتن ڕەمەدان زوبەیدی ینی سوپاسی ئەو برایانە دەکەم کەوا ناویانم لەو دەمە لە بیر نییە بۆ ئەو ئەرکوماندوبوونەی کێشایان بەڕاستی لە زۆر لایەنەوە جگە لەوەی لە لایەنی شیکردنەوە ئەوەی ئیسفادەم کرد زۆر برادەر و ڕاهێنەر و ڕاگەاندکاری ڕوحسووک و کوڕی چاکم ناسی زۆر سپاس دووبارە بۆ هەموو لایەک سپاس بۆیەوەش دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی دەرەوە یاریگا کاکەوە بفەرموویدانەوە قسە لە ڕاستی ئەم برادەرانە من ناتوانم بڵێم یەکێتی تۆپی پێی سلێمانی پێشتر ئەمە قوتی من نییە بڵێم قوتی شخصی منە قوتی ئەو چوار برادەرەشەکە لەگەڵمە بەڕاستی ئەتوانم بڵێم لە ڕۆژەکەوان هاتوونەتە ناویەکێتی تۆپی پێی سلێمانیەوە بەخۆشمەوە ئەم برادەرانە دوو خولی سیمان کردوێتەوە دوو خولی سیمان کردوێتەوە خولێکی ئەیمان کردوێتەوە کە مێژووی شاری سلێمانی بە مێژووی شاری سلێمانی بڵێم ئەتوانم بڵێم سلێمانی هەولێر یەکیە خولی ئەیەکیان کردوێتەوە لە هەموو کوردستانی ئێمە بە مێژوو سپاس لێرەشەوە دەستخۆشکەری لە تارق عەبدوڕەحمانەکەم و کاک سیروانەکەم کە وەکو بۆ هەولێریشیان کردوێتەوە خولێکی ئەیان بۆ کردبوونەوە ئەوە ئێمە مێژوویەک ئەتوانم بڵێم من لەم پەتریا دوای خولێکی ناوژوانیمان کردووە لە شاری هەڵەبجەی ئازیز واتە هەڵەبجەی تازە بوو بزڵبت خۆم مەحازەرەکانم وتەوە لەمە خیرێش ئەمە خولێکی لاوانمان کردەوە پارێزگای سلێمانی بەڕێز کاگاسۆ بوو پێشتر بەڕێز کاگاسۆ هاوکاریشی تاوی ئەمەی کرد و ئەرشی خولەکەی قسە سەر شانی خۆی خۆشی دەردی جەنابە شاگاری هەموو شوێنێ قەیرانی تێکەوتووە ینی قەیرانەکە بەس لە ڕاضیان لای خەڵک ڕەنگە پرسیار دروستکە ئەم هاوکاریانی کە لەلایەن خەڵکەوەی تۆ دەکرێت چالاکیەکانی تۆ بە عقارێکی ترا نابات بە حیزبی ناکات بۆی کە لە پێناو بەرژەوەندی حیزبی بەکار بێت من لە ڕاستیاسا حەزم کرد ئاماژەی پێم جارێ من حیزبی بووم حیزبی نیم ئێستا حیزبی بووم حالیان من لە مازیە ینی بڵێ مازیە حیزبی بووم بە فەقر و شانازیشە و مەبدایی کە هەم بووە بە فەقرەوەتیایە بووم بەڵام ئێستا کابرایەکی بێلایەنم ئەگە باتە بێسەر انتخاباتش من پارتی دەنگیامێ گۆڕان دەنگیامێ یەکێتیش هەر بەجددی بەجددی یەکێتیەکانش سەوتیان نامێ ئیسلامیەکانش سەوتیان نامێ ینی من هەموو هەچی ینی هەموو ئەحزابەکانی کە دەنگەر بوون هەمویان دەنگیان پێیان بە ئەمانەتەوە پێ دەڵێم یەکێکیان نەبووە دەنگی نابێ بە من وەگە پرسیاریشان لێ کرد بێ توانە کاوتی چاوان قێنین بۆ کا بەڵام من لێرە بەم ئەقارینە ئێستا مەقسە بڵێ سەرۆکیانەی نەورۆز هاوکاری کردوم بۆ خولی تازە پێگەشتوان خولی تازە پێکەشتوان مەبلەغی 500 میلیۆنێکی تێچێ لەبەرەی من لە سەرتاسەری کوردستانە شاری سلێمانیا کردومەتەوە شاری هەڵەبجەی شەیدش بە دوو شارم لە یەک گاوە بەڕاستی یاریەکان زۆرە 22 یانە بەشداری کردو سەرۆکیانی نەورۆز لە ڕێگای کاژێرشەوە هێرش کەمان کە ڕایشکاری وەرزشێتی کاک شێخلاوەر وتێتی ئەرکەکەی خەمە سەرشانی خۆم ئێمە من لێرەشەوە لەم کەناڵی جەنابتەوە زۆر ڕۆسپاسیش یەکەم هیوادارم هەموو بەرپرسەکانی کورد هەر کەس و لە شارێکن هەر شارێ هەولێرە دووەکە کەرکووکە یاخو دەڵەبجێ هاوکاری یەکێتیەکان کەن و کە هاوکاریان بکەن و کەسێکە بێت دایکمان لێ بکات و ئەگەر وابێ ئێمە لە بەغاوە قفڵین لە کوردستان شاوە یەکێتی تۆپی پێی کوردستان نادێرەوە ئەو حاڵەکەیەتی کە خۆشمەزانم لە نزیکە و لەگەڵ سەرۆکێتی تۆپی پێی کوردستان قسەشم کردووە کە ئەتوانم بڵێم خولی دەرەجەیەک و دوو سێکەی پێ ناکرێتەوە واتە پارەی لەبەردەستانە کە پارەی لەبەردەستانە بوو ئەبێ لقەکان ئەبێت لقەکان چی بکەن ئێمە بچوشکێنەوە لە ناو لقەکان ئابیکەنەوە یەکێتیەکانی شارەکان ئێمە خونکەنەوە لەبەرەوەی گەنجەک هەر چۆنە بێگە جیلێکش بڕانە یاڵی جیلەکەی کە بڕای ئێمە جیلانەمان گرتوێتەوە خۆشبەختانە من نەتوانم بڵێم هاوکاریان کردوم بەڵام بە عقاری سیاسەتە من یەک کەسم قەت تەسلیمی پارە نابم زۆر باشە داهاتوێم خولانە بەرەو شوێ دەچێت لە کاتێکدا هەز بەگەشتبینی ناکەم لە بەڕێستان بە حکمیەوەی کە جەخت لە قەیران دەکەنەوە جەخت لەوە دەکەنەوە کە هاوکاری دەکەن ئەگەر هاتووم هاوکاریانە بڕان ئەو خەڵکانی کە خولیایەکی وەرشی یاخۆت وەرزشکارن چی بکەن؟ ئێستا من حەزەکەی لە پێشەکەی خۆمە بڵاوەکەمەوە ئەڵێ من خولێگەکەمەوە پارەم پێ نییە
ئالێرەوە هەچی ناوبژوانی شاری سلێمانی بێ بە مقابل بۆ من یەکەم بۆ یەکێتی تۆپی پێی سلێمانی واتە من بەڵێن یەکێتی تۆپی پێی سلێمانی هەموو منەکانیان یەکێتی تۆپی پێی سلێمانی لە هەر پێنجمان ئێستا من کە ڕەتێکی یەکەم خولکە کردمەوە وتم بران من سەرۆکی یەکێتی تۆپی پێی سلێمانی داواکارێکم لە ناوبژوانانەیە ئەگەر ئەتوانن بەبێ مقابل بۆ کەچکامە پارەکەی خولی لەوانەکە پارێزگای سلێمانی جارە دابینم نەکردبوومە خەریکەوە بووم کەوتە هەر هەمویان ئەسانە سەر پێ لە کۆبوونەوەکییانیان بێ مقابل بۆ شارێکمانە نێری لە قەڵەزاونەحەکان واتە بۆ هەڵەبجێش بۆ شەمانە نێری بەبێ مقابل بە ساری خۆمان و بەنانی خۆمانەوەیکن ئەتوانم بڵێ مەمە سۆزێک و خۆشەویستێک و عەتفێکە لەگەڵ یەکێتی تۆپی پێی سلێمانیان لەگەڵ ناوبژوانەکە جایزەکانش دەتوانم بڵێم من ئێستا حالیان لە ڕێی بەڕێز کاگەدی بێ ئەدی بە ڕایشکاری وەرزشکاری کاکشەر جعفەرە ئەو کابرای هاوکاریش کردوم بۆ تیپە ملیەکە من ڕەتم چێ بە تیپە ملیەکانە یەک ڕەتم لێ بەڵام چێ لە دەرگاکە میاتی پێچی ملیەکە خولێکی کردوێتەوە لەگەڕ ڕێکی ئێمە یاخود لەگەڕ ڕێکێکە من ناو ناڵێم ئەوە هەمووشان شایەتی بوون هەر لەم فەترەیە من بۆ سێ خولم بەسەر کردوێتەوە سێت و تۆپ ماونەتێ ئەوەش لە ڕێگای کاگەدی بەوە بووە کە ڕایشکاری وەرزشی کاکشەر جعفەر کاتم نەماوە تەنها خولەکێک بۆ بەڕێزت ئەوەی کە نەدوتووە بفەرموو وەڵام من لێرە حەزەکەم سپاسی بەڕێز دکتۆر نازم کەم کە یاریدەری وانە بێشکار دکتۆر ڕەمەزان بووە بەڵام سپاسی جەنابشتانەکەمەوە بێشک منم کەناڵە بە کەناڵێکی خۆم ێزانم باوەڕتان بێ ئەو فترەی کە داتان خسووکە کردان بە ئێژدی ئەو فترێ منێشە بوون و کەسانی کە دامەزرۆ بوون بەڕامەکانتان ببینەوە لە هەموو بوارەکانشان من تابێ هەموو بوارەکانیم نەک بەس بەر وەرزشەکەی دەستخۆشکەریتان یەکەم هیوادارم چای پێشمەرگەکان تا ماچەکەم تاکو بەڕێوەرەکەتان دەستخۆشکەریتان یەکەم ئێوە بمێنم بۆ شارەکەمان و بە تایبەتی بۆ کوردستان و بۆ شاری سلێمانی ئامادە بوون یاکەین کاوە ئەحمەد سەرۆکی یەکێتی تۆپی سلێمانی زۆر سوپاس ماندوومان کردی خۆشەویستان سوپاس بۆ ئێوەش کە تاکۆم ساتە لەگەڵمان بوون ئاسوودە بژین و سوپاردەی خوا بن